تۆ بزانە سیقە و متمانە چۆن قوڕی کرد بەسەری ئەم فەقیرەیە ئەم کاسبکاری بازار کڕنی سیارە و بەزمێکی نوێ لە ئاگرێ باسەکەین. جاران دەیانگوت بێ فێڵکردن ڕاو ناکرێ، بەڵام ئێستا باسی ڕووداوێکتان بۆکەم کە وای لێ هاتووە ئەم فێڵکردن و ڕاوکردنە گواستراوەتەوە بۆ بازار و خەڵکانێک پەیدا بوون ئەم تەکنیکە بۆ ڕاوکردنی ئەهلی بازار بەکاردەهێنن، نەگەر کاسبکارێکی بازار بێ و فێڵە خەڵکی یاسایی بکات. لە ناحەی بجیل لە ئاکرێ کەسێک چۆتە پێشانگایەکی ئۆتۆمبیل بۆ کڕنی ئۆتۆمبیلێک، کاتی خۆی بنەماڵەکەی ناسراوی ئەو کەسانە بووە، واتە لەگەڵ خاوەن ئۆتۆمبیلەکە ناسیاویکی کۆنیان هەبووە لە نێواندا. ئەم برادرە دواوی دەست لەسەر ئۆتۆمبیلێک داهانێ، ئەڵێ ئەمەم بەدڵە ئەمەم بۆ دانێن، دەچێت رایی پێیەکە فەحسوشتی خۆیەکە بەدڵیەتی دێنەوە پێشانگاکە بۆ نووسینی گرێبەستی کڕین. لە دەوروبەری 81 وەرەقەیە پێگاتون ڕێکەوتون گرێبەستەکە دەکەن، کاچی کڕیارەڵێت ئەچم پارە و شتان بۆێنم، ئیتر ئەوانیش متمانی پێیەکەن، وەک دەڵێن متمانە نەکلیلی هەیە نەدەرگا لێدان، ڕاست خۆیەکە بە ژوورە، ئیتر کڕیارەکە سیارەکە بات و ناگەڕێتەوە، واتە پارەکە ئێوە خۆش گوێی لێ بگرن. ساران باە هەشتەوێک وەرەقا هەیە گۆ دێ بنگو ساعتە کە دینم دو ساعتی دینم بێناغەفرێککانرە بوو سعادای شەوێ سعادای شەوێ ساوتە کنار گوتی سبەی دێ بنگۆ نێرمە مەکتەب باس تا ساعت دەهی شەوێ دەهی ڕۆژەمە تەلەفۆن بۆ کردن ڕانەکردن. جا ئەوەی باش بووە لە پێشانگای ئۆتۆمبیلەکە ساڵیانەکەیان پێنەداوە، واتە سەنیوی سیارەکەیان لای خۆیان داناوە، بەڵام ترساون لەوەی کە بچێت ئۆتۆمبیلەکە بفرۆشێتەوە و پاری کەسێکی دیکەش بخوات، قوڕبکە بەسەری سێ-چوار کەسی ترە، بۆیە دوایەوەی هەر چاوەڕێ دەکەن و پارە نییە و کابرادەنجی نەما و ژمارەی مۆبایلی داخراوە، ئیتر سکاڵای لەسەر تۆمارەکەن، پۆلیس و ئاسایشی لێ ئاگادارەکەنەوە. ئەوانیش ئیشی خۆیانە، سیارەیەک بەو گەورەیە دەبیت بەناو ئەو هەموو کامێرای چاودێریە ئەو ئەمنیەتەی لە کوردستانەیە بێگومان هەر دەدۆزرێتەوە، بۆیە هێزامنیەکان لە دووهۆک ئەو کەسە دەستگیر دەکەن، ڕێکاری پێویستیان بۆ کێشەکە گرتووەتە بەر، جا بەپێی زانیاریەکان پارەکەش نەماوە لە قوماردا دۆڕاندوێتی، بەقسەی خەڵکیە و ناوچەیە و کەسەیەکەم جاری نییە، پێشینەی ئەو فێڵانەی هەیە، کەسێکی دیکەش سکاڵای کردووە کە بە ناوی کڕینی کەلوپەلەوە 150 وەرەقەی لێ خواردووە، کاکە خویە گرتێ بە شیری بەخوا تەرکی نایی بەپیری، ئەمەش بەزمی کڕینی ئۆتۆمبیل و فرۆشتن و لەسەر ئەساسی سیقە و متمانە، تکایە بزانن سیقە و متمانە بەچێیەکە.